ساڵتان لێبێت و لە شارپرێسەوە ئەم کاتتان پاش چەند کاتژمێرێکی دیکە تەواوی جیهان ساڵی 2021 کۆتایی پێدەهێنێت و پێدەنێتە ساڵێکی نوێوە ساڵی 2022 لە هەرێمی کوردستان هاوشێوەی شارەکانی دنیا هاوڵاتیان بەجیاو لە شوێنە جیاوازەکان ئاهەنگی جۆرا و جۆر بە بۆنەی کۆتایی هاتنی ساڵی 2021 و سەرەتای ساڵی 2022 بەڕێوە دەبن ئەگەرچی بە فەرمی ئیدارەی شارەکان لە هەرێمی کوردستان پێشتن ڕۆژێک لەم و پێشڕای گەیاند کە بەهۆی ئەو قوربانیانەی کە بەهۆی لافاوەکەی هەولێر و هاوکات هێرشەکانی داش و شەهیدانی پێشمەرگەوە لە هەرێمی کوردستان هەبوون هیچ حکوومەت و لایەنی پەیوەندیدار هیچ بۆنەیەکی فەرمی بە بۆنەی سەری ساڵی نوێەوە بەڕێوە ناچێت بەڕێوە نابات بەڵام لێرە و لەوێ لە شارە جیاوازەکان لە شوێنە تایبەتەکان بۆنە و ئاهەنگی جۆرا و جۆر بەڕێوە دەچێت ئێستا پەیامدێرانمان لە شارە جیاوازەکان لەگەڵ من زانیاریتان بۆ دەگوازنەوە دەچمە لای مەریوان جەبار لە سلێمانی مەریوان سڵاوت لە بێم کاتت باش بۆنەکان لە سلێمانی چۆن بەڕێوەچن خەڵکی ئامادەکردن بۆ سەری ساڵی نوێ بەڵێ ڕاپیار سڵاو لە تۆ سڵاو لە تەواوی بینەرانی شارپرێس دەرەب لەگەڵ تەواوبوونی یاخود کۆتا خولەکەکانی کاتژمێر 11 شەو وەگەیشتنی میلی کاتژمێر بە 12 شەو تەواوی جیهان پێشوازی لە ساڵێکی نوێ دەکات و ساڵی 2021 بەجێ دێڵن و پێدەنێنە نێو ساڵی 2022 دیارە پارێزگای سلێمانی ساڵانە لە ئەم بۆنەیەدا ئامادەکاری تەواو دەکردوە بە شێوازێکی دۆنم بڵم جیاوازتر لە پارێزگاکانی تر پێشوازیان لە ساڵی نوێ دەکرد بەڵام لە ئەم ساڵدا بەهۆی ئەو قوربانیانەی کە لە پارێزگای هەولێر بەهۆی ئەو کارەساتە سروشتەی کە ڕووی لە شاری هەولێر کرد سەرجەم ئیدارەکان وەکو خۆت لە پێشەکیەکە ئاماژە پێدا پارێزگای سلێمانیش قایمەتی قەزای ناوەندی سلێمانی بڕیاریاندا کە پارێزگای سلێمانی هیچ بۆنەیەک بۆ بۆنەوە ڕێک نەخات ئەمەش وەکو ماتەمینیەک لە بەرامبەر ئەو قوربانیانەی کە لە ڕابردوودا بەهۆی ئەو کارەساتە سروشتیەوە بەرەوکی کۆمەڵانی خەڵکی یاریمی کوردستان و بە تایبەتی پارێزگای هەولێری کرد لە ئێستادا دیارە لە ماوەی ڕابردوودا قایمی قەزای مەڵبەندی سلێمانی ڕایانگەیان کە ئەوان لەگەڵەوەی کە ئامادەکاریان نەکردووە بۆ ئەوەی وەکو ساڵانی ڕابردوو پێشوازی لەم بۆنەیە بکەن بەڵام هاوکات ڕێگری لە ئەو شوێنانە ناکەن کە ئامادەکاریان کردوە پێشتر بۆ پێشوازیکردن لە ساڵی نەدیارە ئێمە ئێستا لە شارڕەی سالمین لێرە کۆمەڵک ئامادەکاری کراوە لەلایەن بەشێک لە تاوەرەکان و بەشێک لە ئەو مۆڵانەی کە لە شاری سلێمانیان ئامادەکاریان کردوە بۆ پێشوازیکردن لە ساڵی نوێ و لە ئێستادا لێرە لە بەردەم تاوەری قەیوان پلەسمۆن لێرە ئامادەکاری کراوە بۆ پێشوازیکردن لە ساڵی نوێ بە بەڕێوەچوونی چەند چالاکیێکی جۆر بە جۆر هاوکات هەر لێرە بەشێک لە گروپە ژینگەیەکان لێرن بە کۆمەڵک چالاکی جۆرا و جۆری ژینگەیی پێشوازی لە ساڵی نوێ دەکەن هاوکات پەیتا هاوڵاتیان لە پارێزگای سلێمانی ڕوو لە شارڕەی سالم دەکەن دیارە شارڕەی سالم لە شاری سلێمانی چەکە لەو شوێنانەی کە لە جەژن و بۆنەکاندا و بە تایبەتی لە بۆنەی سەری ساڵدا بەشێکی زۆر لە هاوڵاتیانی ناوخۆی زانیاریەکان دیمەنەکانیشمان بۆ بگوازیتەوە بەڵێ دیارە لە ئێستادا وەک دەبینن دیمەنەکان بەشێک لە هاوڵاتیان پەیدا سەردانی شارڕەی سالم دەکەن دیارە ئەو شوێنانەی کە لە شاری سلێمانی هاوڵاتیان لە جەژن و بۆنەکاندا سەردانی دەکەن کە لەو شوێنانە وەکوتم شارڕەی سالمە هاوکات زۆنی سەرچنار و بەشێک لەو شوێنانەی کە دیاری کراوە ئەم لە ئێستادا ئەم شەو هاوڵاتیان سەردانی بکەن شارڕەی سالمە کە لێرە زنجیرەیەک چالاکی بەڕێوە دەچێت یەکێک لەو چالاکیانش کۆمەڵک چالاکی ژینگەییە کە لەلایەن گروپی چاوی ژینگەییەوە لێرە ئەو چالاکیانە بەڕێوە دەچێتەوە پەیتا هاوڵاتیان سەردانی دیارە ڕابیا هەرچی تایبەتە بە ئامادەکاریەکانی ئیدارەی سلێمانی بۆ بەڕێوەچوونی مەراسیمەکانی ئەم شەو هێزە ئەمنیەکان لە حاڵەتی ئامادەباشیدان و لە سەرجەم شەقام و شوێنە ئەو شوێنانەی کە مەراسیمی تایبەتی لێساز دەکرێت هێزە ئەمنیەکان لێرە بوونیان هەیە هاوکات تایبەت بە تیمە فریاگوزاریەکانی تەندروستی بەڕێوەبەری فریاکەوتنی تەندروستی سلێمانی پێش کاتژمێرێک ئێستا قسەم لەگەڵا کردە و ئاماژەی بۆدا
کە 23 تیمی تایبەتیان هەیە لە سەرجەم ئەو شوێنانەی کە هاوڵاتیان سەردانی دەکەن و بڕیاران شەو هاوڵاتیانی لێکۆ بێتەوە تیمەکانیان لەوێ جێگیر کراون و ئەمبولانس و پێداویستیە تەندروستیەکان لە هەموو شوێنانە هەنوو تیمەکانیان لە ئامادە باشیدان بۆ ئەگەری ڕوودانی هەر حاڵەتێک هاوقات تایبەت بە سەردانیکردنی گەشتیاران بۆرە دیارە ئەمڕۆ بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری پارێزگا سلێمانی لێرە کۆمەڵک ئاماری خستە ڕوودیارە لە ماوەی ئەم ساڵدا 1,500,000 کەس لە ماوەی ساڵی 2021دا سەردانی پارێزگای سلێمانیان کردووە و لە ئەم 5 ڕۆژەدا لە 5 ڕۆژی ڕابردوودا تاوەکو ئێستا 25,000 گەشتیار سەردانی پارێزگای سلێمانی کردووە بۆ بەشداریکردن لە بۆنەکانی سەری ساڵ کە زۆربەی ئەو گەشتیارانش لە باشوور و ناوەڕاستی عێراقەوە سەردانی پارێزگای سلێمانیان کردووە بەڵێ ئێستا هاوکارم دیمەنەکان زیاتر بۆ ئێوە دەگوازێتەوە کە پەیدا هاوڵاتیان لە شار سلێمانی سەردانی ئێرە دەکات بۆ پەیامنێرمان مەریوان جەبار لە سلێمانیەوە دەچمە لای پەیامنێرمان مەڕوان یەحیا لە دهۆک و لە بادینانەوە لەگەڵم دەبێت مەڕوان سڵاوت لێبێ ئەم کاتت باش سەری ساڵی نوێت پیرۆز هەرچەندە چەند کاتژمێرێکی ماوە بەڵام دەمەوێت بزانم لە بادینان بەگشتی و لە دهۆک ئامادەکاریەکان چی کراوە چۆن پێشوازی لە ساڵی نوێ دەکرێت بەڵێ ڕاویار ئەف دەبێتەوە تەماشەوانی شار پرێز باش بەتن وەک دیارێک و جیهان پێشوازی لە ساڵا نو دکەتن دهۆک ژی ئێکشوان باژێڕێک و لە هەرێما کوردستان ئامادەکاریەکە باش کریەک و بۆ ساڵا نو وەک بڕیارە حکومەت ژی هاتبوو و چێ ئاهەنگên فەرمی لە سەرانسەرن vê bajêrê nayê kirin belê hindek restoran û kafî û molan cihên ciyawaz ku vê merasîmê encam didin ku pêşwazî li mêvanan dikin û di mavê 10 rojên pênvedanê data niha ku rojane nêzîkî 3 bû 4,000 geştyar qesda Duhokê dikirin di niha da ev 10 roja borî de di niha da bi ev amar ku hatiye diyarî kirin nêzîkî 40,000 geştyar qesda Duhokê da kiriye û ji layên polîsên ve jî amadekarî baş hatiye kirin rêveberê polîsên Duhokê jî amaje bi wê çendê kir ku an amadekariyeka baş kiriye bû her rêdanekê da de amadebaşî da dibin û di heman dem da jî rêveberên saxlemiya Duhokê jî amaje bi wê çendê kiriye ku wan pêşwazî li mêvan û geştiyaran dikin li parêzgeha Duhokê da û di amadebaşî da ne bû her haletekê da ku demê rêdanekê rû bidetin û wan hêleka taybet jî dane ji mare wan 122 bû her haletekê nexwaziraw yanî nexweşiyekê hebêtin wan dişên peywendiyê bi wan da bikin û min divêtin amaje bi tiştekê dî jî bikim raviyar Duhok evro rojeka nexweş derbas kir ku dawî roja sala 2021 ye rêxirawê çetir bû aştî û mafên mirovên ku viyan qesa Duhokê bikin ku evro merasîmekê saz kirbûn ku hindek xelatên rêzlênan pêşkešî beşek ji rojnamevan û çalakvanên sunûrên herêma Kurdistan bi giştî û Iraq jî hindek di nav wan dabin ku xelatên rêzlênan pêşkešî wan da bikin belê ji layên hêzên asayîş ve ku rêgirî lê hatine kirin nehêlan ew xelat ku bihêne dabeşkirin li hola krîstal piştî hingî ew festîval guhastine ve bû ji layên holekê hîzbî ve piştî hingî dîsa asayîş serdana wêrê kir û nehêla ew merasîm biçîte ser û nehêla dawî pêhîna û ew rojnamevanên ku ji dervey Duhok hatbûne nav Duhok hemî hatine zivrandin bû bajêrên xwe û nehêlan ew merasîm bi rê ve biçîtin û min divêtin dîmena bû we vegwêzim û berî ew jî min divêt amaje bi hindê bikim ku Duhok amadekariyeka baş kiriye bû mêvanan û amadekariyeka baş kiriye bû sala nû da û divêtin ku
هەر گەشتیارێکی و خەستا دوهۆکێدا کردبیتن ئاماژە وێ هاتیەکردن ji layên گەشت و ڕێبەبەرێ گەشت و گوزارê دوهۆک و ئەو گەشتیار زێدەتر خەلکێ ناڤەڕاستê عێراقێنە و بەشێک ji wan jî ji welatên biyanî hatîne û zêdetir ew ê welatê biyanî xelkê Tirkiye ku xesta duhokê kirîne û bo zanyarî nûtir em deyîne ve defter ve wan zanyariya bûn li Sinûrê Parêzgeha Duhokê. زۆر زۆر سپاس مەڕوان یەحیا پامنێرمان لە دهۆکەوە لەگەڵمان بوویت سپاس بۆ تەواوی زانیاریەکانت دەچمە کەرکووک ئاکام وەزیریم لەگەڵ دەبێت ئاکام سڵاوت لێ بێ ئەم کاتت باش هاتنی ساڵی نوێت پیرۆز دەمەوێت بزانم ڕەوشی کەرکووک چۆنە خەڵک بۆ پێشوازی لە ساڵی نوێ هیچ هاتۆتە دەرەوە هیچ ئاهەنگ و بۆنەیەکی تایبەت بەڕێوە دەچێت سڵاو ڕاڤیار سڵاو لە تۆ لە بینەرانی شارپێسیش ئەمە سەر ڕای نزیک پێنج کاتژمێرمەوە بۆ ساڵی نوێ ئەمە ساڵی نوێ پیرۆزگەم لە تۆ لە بینەرانی شارپێسیش ئەم شەوکە لە کەرکووک جیاواز لە ساڵانی ڕابردوو لە سەر چەند شەقامێک گیراوە لە کەرکووکە شەقامی ڕێگەی بەغا لە نزیک بینای کۆنی پارێزگای کەرکووک و هەروە شەقامی کەرکووک هەولێر لە سەر بازار ڕەحیمەوە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە گیراو لە شەوی ڕابردووشەوە هێزە ئەمنیەکان کەوتونەتە حاڵەتی ئامادەباشی چڕ بۆ ئەوەی کە بتوانن دۆخی ئەمنی کەرکووک لە شەوانی سەری ساڵ بپارێزن ئەم شەقامی کە ئێستا لێم شەقامی سەرەکی کەرکووک هەولێرە لە سەر بازار ڕەحیمەوە لە بەردەم لە فلکەی ئیخوانەوە تاوەکو ترافیکی ڕێگەی بەغا ڕێگەی هەولێر بورن شەقامەکە داخراوە و هەروەها هەرچەندە جارێک کاتژمێرەکانی سەرەتایە بۆیە خەڵکێکی کەم لە چاو ساڵانی ڕابردووە هاتوۆتە دەرەوە و دۆخی ساردی کەرکووکیش تا ڕادێ کاریگەری هەیە کە بەهۆی ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوودا لە هەرێمی کوردستان بەفر و بارانێکی زۆر باری سەرمایەکەیشی سەرماساڵەکە هاتوۆتەوە بۆ کەرکووک بۆیە تا ئەمەش تا ڕادێ کاریگەری هەیە بەڵام چاوەڕوان دەکرێت لە چەند کاتژمێری داهاتوودا هاوڵاتیان بە شێوەیەکی چڕ بێنە سەر جادە من ئەمەوێت جگەلەوە لە دوانی هاوڵاتیان وەرگرم ئەگەر بیتە ئێرەوە قسەم بۆکەی وا دیارە ئەمە قسە بکات ئەمەی دەبینی کە ڕاڤیار شەقامی سەرەکی کەرکووک هەولێرە بەخێر بێت ئەمەوێت بزانم ئەمڕۆ ئەم وەکو گەنجێک پامن چێ بۆ ساڵی نوێ و هەروەها ئەم شۆکەکە لە شەقامەکانی کەرکووک بەتایبەت لە شەقامی کەرکووک هەولێر کێگیرا و مەراسیمی ساڵی نوێ بەڕێوە چێ بزانم وەکو گەنجێک کاتت چۆنە وەڵایی پام بۆ ساڵی نوێ ئەو پامێکەوە ئەم ساڵ بێتە خۆشترین ساڵ و سەرەتای ساڵی 2022 بێتە ساڵێکی پڕ بەرەکەت و پڕ ڕزق و ڕۆزی بۆ هەژار و دەوڵەمەند وەزعی چار زۆر خۆشەوە زۆر ئارامە ئەمە دوم ساڵەکەوە زولفەکە زۆر بەخۆشی بەڕێواسیە زۆر سپاسانێ ڕاڤیار وەکو بینیت ئەمە پامی گەنجەکە لە کەرکووک کە پامی خۆی بۆ ساڵی نوێ گەیاندە ڕوو هەروەها وەکو ویستم باسی وەکەن کە ئەمە شەقامی کەرکووک هەولێرە لە لای فلکەی خوانەوە شەقامەکە داخراوە ئەمەش بەشێک لە هاوڵاتیانی کەرکووک لێرە ئەگەر ئەم کاتەوە باش ئەگەر ئەمە پامی خۆتم بۆ بخێتە ڕوو ئەم ساڵ بەبوونەی سەری ساڵەوە وەکو گەنجێکی کەرکووک چ پامێک هەیە بەیوای ساڵێکی خۆش بۆ خەڵکە لە ساڵانی ڕابردووە هاوڵاتیانی کەرکووک ئەچوونە شارەکانی هەولێر و سلەیمانی بۆ جەژن سەری ساڵیان بەسەرە بن هەرچەندە ئەم ساڵیش بەشێک لە هاوڵاتیانی کەرکووک ڕۆشتنەوە بەڵام هەست چۆن ئەم ساڵەکە لە شارەکەی خۆت و لە شاری کەرکووک جار لە کەرکووک بن باشترە دەرمانەکەن لێ بڕۆنە دەرەوە وەسا کارمەندەکان دەرمانەکەن ئارە بەخوا ئەی چێرم بە قوزای ببوورە پەیامنێرمان ئاکام وەزیری لە کەرکووکەوە لەگەڵمان بوویت سپاس بۆ تەواوی پەیامنێرانمان بیرانی بەڕێز دیارە کۆتایی هاتنی ساڵی 2020 و پێشوازیکردن لە ساڵی 2022 لە کاتێکدایە بۆ هەرێمی کوردستان کە لە ساڵی ڕابردوودا هەرێمی کوردستان هاوشەوی چەند ساڵی پێشووتر بە دۆخێکی سیاسی هەم ئابووری ئاڵۆزدا تێپەڕی کرد کە تیایدا حکوومەتی هەرێمی کوردستان هاوکات کێشە و ململانەکانی نێوان هێز و لایەنە سیاسیەکان هەم لە ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان هەم لەسەر ئاستی حیزبەکان خۆیان لە بارودۆخێکی تەواو
جیاواز لە ساڵانی ڕابردوودا بوون هاوکات هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە دۆخێکی ئابووری دیسان سەختدا تێپەڕین بەو هیوایی کە لە ساڵی 2022 هەم دۆخی هاوڵاتیان هەم دۆخی ئابووری بەگشتی ببێتە دۆخێک کە تایدا هەست بە ئارامی و ئاسایشی ئابووری بکەین هەرێمی کوردستان بتوانێت ساڵێکی باش ساڵێک کە کەم و کورتیەکان کێشە و ململانەکانی ساڵانی ڕابردوو کۆتایی پێبهێنین دیمەنی شار و شارۆچکە جیاوازەکانتان بۆ دەگوازینەوە ئەگەر پەیامنێرمان لە هەولێرەوە ئامادە بێت پاش گواستنەوەی دیمەنەکان پەیامنێرمان هەژار ئەنوەر لە هەولێرەوە دیمەنی هەولێرمان بۆ Inara? Hadi takmına.
جارێکی تر سڵاوتان لێبێت دەچمە هەولێر ئەگەر چی شاری هەولێر بەداخەوە لە مانگەی کۆتایی کارەساتێکی سروشتی جەرگ بڕی بەڕێکرد بەهۆیەوە 12 کەس بەهۆی لافاوەکانی شاری هەولێرەوە گیانیان لەدەستدا. دەمەوێت بزانم شاری هەولێر چۆن لە دوای ئەو کارەساتانە چۆن پێشوازی لە ساڵی نوێ دەکات. پامنێرمان هەژار ئەنوەرم لەگەڵ دەبێت. هەژار سڵاوت لێبێت، هاتنی ساڵی نوێت پیرۆز. هەولێر چۆن خۆی ئامادە کردو بۆ پێشوازی لە ساڵی نوێ؟ ماڵەکە من ئامادەمەگە جیرە هەژار گوێت لە دەنگمە؟ فأهلا يا ضيوف دبي وسهلا في ربوع دبي. دبي وانتهت الدنيا وعشق ما له آخر وأمجاد مصبرة ترى في أمس الحاضر. دبي وانتهت الدنيا وعشق ما له آخر وأمجاد مصبرة ترى
في أمس الحاضر تحييكم وتهديكم ورود العمر والخاطر. جارێکی تر سڵاوتان لەبێت دەچمە هەولێر پەیامنێرمان هەژار ئەنوەرم لەگەڵ دەبێت هەژار سڵاوت لێبێ هەولێر چۆن خۆی ئامادە کردو بۆ پێشوازی لە ساڵێکی نوێ فەرموو. سڵاتان لێبێت کاگڕژن تۆ لە بینەرانی شارپرس دەمێ من ئاماژە بۆ بکەم کە ئەمساڵ بەڕێوەچوونی مەراسیمەکانی جژنی سەری ساڵ جیاوازە لەگە ساڵەکانی ڕابردوو چکە لەم مانگەدا بەهۆی ئەو لافاوی لە شاری هەولێر ڕوویدا کە بۆ هۆی گیان لە دەستدانی 12 کەس کە تا ئێستا تەنوی 2 کەسیان نەدۆزراونەتەوە منداڵێکی دەمانگانە گەل لەگەڵ شوانێکی تەمەن 20 ساڵان و چەندە بە سەدا ماڵ ئاوچۆ مناوی و وێران بوو بە سەدا ئۆتۆمبیل تێکچووە کۆمەڵک دام و دەستگا و شوێن کەش تێکچوون لەلایەن پارێزگای هەولێرەوە بڕیازەکە هیچ بۆنەوە ئاهەنگێک لە شاری هەولێر بەڕۆرەچێت بەڵام ئەوەی ئێستا دەبینن من ئێستا ئەمە ئەمپایرە لە شاری هەولێر لێرە ساڵانەش بە هەمان شێوە ئامادەکاری دەکرا بازاڕی سەری ساڵ ئامادە دەکرا بڕێوە دەچوون بەڵام ئەمساڵ وەکو باسم کرد جیاواز لەگە ساڵانی ڕابردوو هیچ با بڵێن مەراسیمێکەوە ئاهەنگێک نییە بەڵام لە با بڵێن هۆڵەکان لە ژمارەی زۆر لە هۆڵەکانی شاری هەولێر ئاهەنگ دەکرێت وە کۆمەڵک شوێن هەیە ئەو شوێنانە با بڵێن چونە ناو بازار ئەوانە هەمووی داخراون من ئێستا دەمەوێت ئامارێک بخەمە ڕوو پێشوی ئامارەکە بخەمە ڕوو دەبێت ئاماژە بۆ بکەم کە سەرڕای ئەوەی کە هیچ ئاهەنگێک ئەنجام نادرێت بەڵام لیژنەی ئەمنی لە پارێزگای هەولێر وەکو هەمیشە ساڵانی ڕابردوو لە پۆلیس و ئاسایش و هێزەکانی ناوخۆ ئامادەکاریان کردووە و تیمەکانیان بڵاو پێوە کردوونە بە شوێنانێک کە ئەو ساڵانە قەڵباڵغی لێ دروست دەبوو جگە لەوەش دەبێت ئاماژە بۆ بکەم و لەو شوێنانی کە ئاهەنگی تێدا ئەنجام دەدرێت هەر لەوێشەوە هێزەک ئەمریکان لەوێن دەمێ ئاماژە بە ئامارێک بکەم لە ساڵی 2021 وەتە تەواوی ئەو ساڵە زیاتر لە 4 ملیۆن گەشتیار ڕویان لە هەرێمی کوردستان کردووە ئەم ئامارێکی فەرمیە و دەستەی گشتگوزار بڵاوی کردوتەوە کە دەست ئێمەش کەوتووە لە شاری هەولێر لە تەواوی ئەو ساڵەدا 1,975,000 گەشتیار هاتوونە واتە ڕێژەی لە 148 پێکەناوە لە سلێمانی و هەڵەبجا 1,375,000 گەشتیار سەردانی کردوون واتە 134 پێکەنەوە دهۆک 754,000 گەشتیار سەردانی کردوون لە ماوەی ئەو ساڵەدا 180 پێکەنەوە جگە لەمانش باڵێن دەمێت تایبەت بە هیسەری ساڵ ڕابگەرم لە پارێزگاولێر نزیکەی 200,000 گەشتیار ئۆریان لە شاری هەولێر کردووە لە شارەکانی ناوەڕاست و باشوور عێراق و لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەوانە هاتوونە تا شاری هەولێر هەندێک خەڵک با بڵێن ساڵانە خۆیان کۆ دەبنەوە لە لای قەڵا و لە بەردەم پارێزگای هەولێر و ئەو شوێنانەی کە با بڵێن ئەو ڕێگانەی دەسە ناو شارۆچکەی عنکاوە کە شوێنیش تایبەتە بە کریستیانەکان سەرجەمی ئەو ڕێگانەی کە دەستن داخلی ئەو شارۆچکەی دەبن تەنیان هێز ئەمنیەکانەوە بەچ زۆریان داخراون و لە ڕووی ئەمنیەوە چوارچێکی ئەمنی تەواوی بۆ دابین کراوە ئەو دیمەدانی دەبینێن ئێستا ئەو دیمەانە کە لە ئەمپایرە ساڵانی ڕابردوو ئێرە زۆرترین خەڵک سەردانی ئێرە دەکرد چونکە وەکو باسم کرد ئەو دیمێنش کە سەرتا پێ نیشاندان ئەمە بازاری ساڵ بوو لێرە ئاهەنگ بوو تا درنگانی شەو بسەرن هەفتەیەک بەر لە سەری ساڵ لێرە ئاهەنگی زۆرا زۆر ئەنجام دەدرات و خەڵکی زۆرا زۆر سەردانی ئێرە دەکرد بە تایبەتی لە کۆتا شەو تا بەرەبەیان لێرە خەڵک کۆ دەبنەوە و ئاهەنگەکان مەراسیمەکان لێرە بەڕێوە دەچوون لە کاتژمێر 12دا یاری ئاگرین زۆرا و زۆر زانیارێکی بەڵام تا ئێستا پشتڕاست دەکراوەتەوە بەڵام باز لەوە دەکرێت کە گەورەترین یاری ئاگرین ئەم شەو لێرە لە ئەمپایر باڵێن ئامە نمایش بکرێت
ئەگەر چی بە مەراسمی فەرمیژ نییە لە با بڵێن شاری هەولێر و لەو شوێنانێک کە ساڵانی ڕابردوو هەبوو. بەڵێ ڕاوێر زۆر سوپاس پامێرمان هەژار ئەنوەر سوپاس کە لە هەولێرەوە لەگەڵمان بوویت پیرانی بەڕێز دیمەنەکانتان بۆ دەگوازینەوە شارە جیاوازەکانی هەرێمی کوردستان ئەگەر چی وەک پێشتریش ئاماژەم پێکرد ئیدارەی شارەکان بە فەرمی ڕایان گەیاندووە هیچ بۆنێکی فەرمی بە بۆنەی هاتنی ساڵی نوێەوە بەڕێوە ناچێت بەڵام جیاوازەوە شوێنە تایبەتەکان خۆیان ئامادە کردو بۆ ئاهەنگگێڕان کە چەند کاتژمێرێکی کەمی ماوە بۆ کۆتایی هاتنی ساڵ ئێمە دیمەنی شارە جیاوازەکانتان بۆ دەگوازینەوە فەرموو.
ولا تشيلون هم.